بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر شیکردنەوەی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران هەروە قسە لەسەرەوە دەکەین دوای هەفتەیەک لە جەنگ لە ڕووی سەربازیەوە چی ڕووی داوە ئایا سیناریۆکان چین کارتەکانی ئێران چین کارتەکانی ئەمریکا و ئیسرائیل چین کورد چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکە ئەم پرسان لەگەڵ بەڕێز هەتوان عومەر لێکۆڵەر لە ئاسایشی نێودەوڵەتی سەیر لەسەر دەکەین کاکەتوان بەخێر بێن سوپاسیامە دەبوون دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگە سەرەتا خوێنەوەی بەڕێز بزانین هەفتەیەکە جەنگەکە دەستی پێ کردووە خوێنەوەی بەڕێزت بۆ ئامانجەکان یاخود وەڵامدانە هێرشەکان هەم هێرشی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران و هەم وەڵامی ئێرانیش بۆ ئەمریکا و ئیسرائیل بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتە هێرشەکە ئەمریکا لە ڕۆژی شەممەیە ئەنجامیە تەبیعەت ڕۆژی شەممان لە زۆربەی وڵاتانی ئەوروپی بە تایبەت ئەمریکاش پشووە داوامی ینی کۆنگرێس و بازاری ئابووری ئەمریکا بە تاواتی لە ڕۆژی دووشەمەوە کرێتەوانێ هۆکارەکەشی ئەوە بووە کە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە دەلالت لەوە کە ئیداری ئەمریکی و بە تایبەتی پنتاگۆن باوەڕیان وا بووە کە بە گورزێکی هاوشێوەی ئەوەی کە ئەنجامیاندا لە ڕۆژی شەمەیە ڕەنگ بێ بتوانن کۆتایی بە سیستمی ئێرانی بهێنن هەتا وەکوکردنەوەی ڕۆژی دەوامی کۆنگرێس و بە تایبەتی ڕۆژی شەمەش ڕێکەم ڕۆژی ئیشکردنە لە دەوامی فەرمیە لە ئێران و هەموو ینی بۆیە هەوڵیان ناوە ڕۆژی هێرشەکە بخەنە شەمەوە و ئەمە دەلالت لەوە کە ئەو بەراوردانەی کە کردویانە بۆ هێرشەکەیان تا ڕادێکی زۆر ئامانجەکانیان نەپێکاوە چکە ئەوان ئەو بەشێکی زۆری کۆنگرێزمانەکانیش لە دوێنێ لە کۆبوونەوەکەیانە لە کۆبوونەوەی کۆنگرێسا باسییان لەوە کرد کە ئەمریکا ڕوئایەکی وازەحی نییە بۆ هێرشەکەی پاساوەکانی بێبنەمان دیار نییە استراتیژی ئەمریکی چۆنە ئامانجەکانی نەپێکاوە و چۆنڵی چۆتە ناو جەنگێکی درێژمەوداوە دیار نییەکەی کۆتایی پێدێ باشە بەڕێز دڵی ینی قسییانە ڕۆژی شەممەش ینی پلانەکەەوە بوو لە یەک ڕۆژدا کۆتایی ینی وا پێشبێنێک لە ڕۆژە کۆتایی پێبێنن پلانی ئەمریکا خۆی ئەوان لە جەنگی 12 ڕۆژە خۆی جەنگ یەکێک لە باشیەکانی جەنگ یعنی ئەوەی بۆ سیستمی هەواڵگیری وڵاتان و سیستمی سەربازی ئەوەیە کە کۆمەڵێکی زۆر هەڵسەنگاندن و داتایی تازە وەرەگرن لەسەر دەوڵەتی بەرامبەر کە هێرشیان کردوتە سەر بۆ لە جەنگی 12 ڕۆژە کە ئیسرائیل بە تەنیا هێرشی کرد ئەوان بەراورد دیارە ئیدارەی پنتاگۆن بەراوردێکی لەلا دروست بووە کە ئەگەر پێکەوە هێرشێکی هاوشێوە بکەن و سەری سیستەمەکە کاکاتە ڕێبەری باڵا لە ناوبەرن توانای چۆنەڵی حاڵەت ئێرانەکەوێتە حاڵەتێکی پشێویەوانەیە و خۆپیشاندان و ئاڵۆزیەکان لە ناو تارانە سەر هەڵەدەن و نظامەکە بەرە و لە ناو چوونەچێ ینی پلانەکەەوە بوو لە یەک ڕۆژدا پلانەکەەوە بووە تقریبن ینی ئەوەی کە شیکەرەوانی بواری ئاسایشی نەتەوەی قسەی لەسەرەکەن یەکێک لەوانە عەبدولباری عەتوانە ئەڵێ بەرنامەکەەوە بووە لە 48 بۆ 72 سەعاتە کۆتایی پێبێ بەڵام سەرکەوتوو نەبوو بۆچی سەرکەوتوونەوە خوێنەوەت بۆ وەڵامی ئێرانیش استراتیژی مامەڵەکردنی ئێران لەم جەنگەدا من بڕوام وایە ئەوان تەبیعی دیدگای ئیسرائیل و دیدگای ئەمریکا جیاوازێکی زۆری هەیە تێنەگەشتێکی شانەیە بۆ خوێندنەوەی واقعی ئێرانی ینی ئەمریکیەکان بەقوڵی لە سیستمی ئێرانی تێنەگەشتووە لە ڕابردووشا چەندین غڵەتیان کردووە هەر ئەم جەنگە دەلالت لەو هەڵە استراتیژیاکە و هەڵەیەکی استراتیژی کوشندەیە و ئەمریکیەکانیش باجەکەی ئەدەن چکە کاریگەری لەسەر هەموو وڵاتانەکە بە بێ جیاوازی چکە پەیوەندی بە ئاسایشی وزەوە هەیە ئەوان لە جەنگی 12 ڕۆژە تەبێ ئێم جەنگە چەند قۆناغێکی یەک لە دوای یەک درێژەی کێشاوە لە جەنگی 12 ڕۆژە پێیان وابوو بەراوردیان وابوو کە ئەگەر هێرش بکرێتە سەر تاران و خەڵکی ئێران بە جۆرێک
ماندووە و لە ژێرباری گوشاری ئابووری وڵاتەکەیە و ناڕازایەتی گەشتۆتە ئاستێک کە ئەگەر هێرش بکەنە سەر ئێران خۆپیشاندانی جەماوەری دروزەبێ و ئالۆزی دروزەبێ و سیستەمەکە ناچار ئەبێ کە بڕوادیان بە هەموو مرجەکانی ئەمریکا ئەوەی کە ئیداری پنتاگۆن باوەڕی پێێتی کە ئەمریکا ئێران بەتەواتی چەکدا بنێ ڕازیە بێ. ئەو بوو هێرشی 12 ڕۆژە تاڕادەیەکی زۆر ئامانجەکانی نەپێکاو بگرە نەتیجەیەکی پێچوانەشی هەبوو چونکە ئێمە بینیمان کۆمەلگەی ئێرانی تاڕادێکی زۆر یەک خستی خست و ئینسیجامێکی گەورەی لە ناو دەرونی ئێرانە دروست کرد. بۆیە لە دوای جەنگی 12 ڕۆژە ئەمریکا یعنی بە تایبەتی ئیسرائیلەکان استراتیژی خۆیان گۆڕیوە بۆیە بە جەنگی ئابووری و بە فشاری ئابووری گەورەتر هێرشیان بردەوتەوانێ و ئەو خۆپیشاندانانەی ڕابردوو چ لە ناوخۆی ئێران چ لە دەرەوانەیە ئەو دەرەنجامی لەلای ئەوان دروست کردووە کە ئەم جارە نیزامەکە بە جۆرێکی خراپتر فەلەج بووە و ئەگەر هێرشی بکرێتە سەر ئەڕوخەیەوە لە ناوە چێوە لە ناوە تووشی حاڵەتی پوکانەوە بووە. بەڵام بە قناعەتی من ئەوان خوێندنەوەکەیان خوێندنەوەیکی واقعی نییە بۆ ئێران بە تایبەتی بۆ عالەمی شیعە چونکە مەسەلەی شیعە بابەتێکی زۆر جیاوازترە لە عالەمی سونە و ئەو دراسانەی کە ئەمریکیەکان کردویانە لەگەڵ جیهانی ئیسلامیە کە مامەڵیان کرۆ زیاتر لەگەڵ جیهانی سونەیە مامەڵیان کردەوە. جیهانی سونە بە جۆرێکی جیاوازتر لە ڕێگەی حاکمەکانی بە تایبەتی دوورگەی عەرەبی کە بەو شێوەیە تەسلیمی ئیرادەی ئەمریکی بوون هەمان خوێندنەوەیان ڕەنگ بێ هەبوو بێ بۆ ئێرانیش. بەڵام نیزام لە ئێرانەوە جۆری بیرکردنەوەی ئێران زۆر جیاوازترە لەوەی کە لە عالەمی لە خلیجی عەرەبی ئاگوزارێ. جیاوازێکە لە چیدایە مۆسڵ و پێکاتەکانی هەیە وەکو دەسەڵات لە ڕووی ئایدۆلۆژی ئاینزایی شەوانێ جیاوازیی گەورە هەیە بابەتی قوربانیدان و شەهید بوون و بەرەنگاری لە ئاینزای شیعەیە بە جۆرێکی زۆر جیاوازترە لە بابەتی عالەمی سونە. یەک دووەمینیان بابەتی مەرجعیەتە و خەڵکی ئاینزای شیعە بە جۆرێکی زۆر تونگ و پتە و بەستراوەتەوە بە مەرجعیەتی خۆیەوە و ئەم بەستنەوەی پێوەی ئەو ڕۆڵەی پێدا کە بتوانێت بەرەنگاری بکە. ئێمە بینیمان لە جەنگی غەزەیە تەنها ئەو دەوڵەتانە یا ئەو هێزانەی کە پاڵپشتیکاری جەنگی ئەو هێرشە بوون کە کراوەتە سەر غەزە ئەو دەوڵەتانە بوون تا ڕادێکی زۆر کە شیعەکان تایە باڵا دەستن هەم لە یەمەن و لە لوبنان و لە عێراق و لە ئێرانیش. بۆیە لەبەر ئەوەی ڕۆحیەتی ئەم سیستەمی شیعە بۆ خۆی ڕۆحیەتێکی بەرەنگاریە و قوڵایەکی مێژووی گەورەی هەیە گەڕێتەوە بۆ شەهیدکردنی ئیمامی حوسێن و بابەتی خۆ بە شەهیدکردن و وەستانەوە بەرامبەر بە زوڵم و بەیانی کۆمەڵێک بابەتی سمارت بۆی کە بەرەزوتە استراتیجەتی بڵین ئەمریکا ڕوون نییە لەم جەنگە و لە کۆنگرێس ئایا بڵین دەسەڵاتی جەنگ ئەم سەرۆکی ئەمریکا دەسەڵاتی جەنگی هەیەیان ئۆپەراسیۆنێکی کورد و بۆچی ترامپ بەمەشی کرد بڵین بەڵێ ئەوە لە چاپێکەوتنی پێش و باسیەوەمان کرد خۆی بەپێی یاسای دەسەڵاتەکانی جەنگی سەرۆکۆمار تقریب لە ساڵی 1970 دەرچووە. سەرۆکۆمار مافی ڕاگەاندنی جەنگی هەیە بەڵام بە کۆمەڵێک پێوەەر ئەبێ ئەم پێوەرانە هەمووی وجودیان هەبێ بوونیان هەبێ ئەنج سەرۆکۆمار دەتوانێت جەنگ ڕابگەێنێ. ینی ئەو پێوەرەکان ئەگەر بە شێوکی خراپ باسییان بکەینێت چێک لەوانە بێ جەنگەکە زۆر درێژە نەکێشێ نەچێتە تەجاوزی 6 ڕۆژ نەکە و دووهەمینیان ئەبێت پنتاگۆن لەو راپۆرتەی کە ئەیداد بە سەرۆکۆمار ڕەزامەند بێ کە ئەم جەنگە بەهای ئینسانی ینی کوژراوی سەربازی ئەمریکی کەم زۆر کەمە لە 400 کەسەوەیە و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە معاونیەتی قانونیش لەناو کۆشکی سپیا ڕەزامەند سەر گرفتەکە لەمەیە کۆنگرس ئەبێ لە کۆڵینەوە کە ئایا پنتاگۆن چۆن بەراوردی کردوە چی کرۆ بە بنەما بۆ بەراوردەکانی خۆی بۆ ئەم هێرشە ئەگەر بەراوردی پنتاگۆن بەم جۆرە بوو بێت چۆن کەوتۆتە هەڵەیەکی ئاوا استراتیژی گەورەوە کە ئەوان پێیان وا بۆ ئەم جەنگێکی 72 سەعاتی یان هەفتەی ئەبێ کە ئەم جەنگە بەرەو جەنگێکی درێژمەودا ئەڕوە و ئەو کاتە لە ڕووی قانونیەوە و لە ڕووی خودی سیستەمەکە شەوانێ ئەمریکا تووشی گرفتێکی قانونی گەورە بێ. باشە ئەی سەبارەت بە استراتێژی ئێران بۆ وەڵامدانەوە
ئێران توانای بڕیاردانی لەدەستداوە دوای بڵێن ڕێبەری باڵیان تیرۆر کرا ئێستاەوە کوێزە چەکدارەکان ناوەندی بڕیار بۆ وەڵامدانەوە چۆنە ئایا لەدەستیانداوە لەمڕۆ بەشێکی پەیوەندی بەو تێنەگەشتنەوە هەیە خۆی ئێمە بۆ ئێمەی کورد ئەمڕۆ لەم دۆخەیە زۆر گرنگە بە وردی تێبگەین لەوەی کە چی ئەگوزارێت چونکە ڕەنگە بە شێوازێکی ڕاستەوە خۆیان ناڕاستەوخۆ ئەم جەنگە ئێمەش بگرێتەوە پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر گرنگە بێ ماگەداری بین لەبەرەوە خوێندنەوەیکی ورد خوێندنەوەیکی استراتیژی بۆەوەی کە ئێران چی ئەکایەوە ئایا ئەڕوخەیان ناڕوخێەوە کورتار چڕادێک بەشداریە بێ لەم پرۆسەیە چەند دوێنێ شەونە چیروان بەرزانی هەڵوێستی هەرێمی کوردستانی ڕاگەیاندووەوە هەڵوێستەکەش تا ڕادێکی زۆر ئەقلانی و منتیقیە کاڵێ کوردستان ناکرێت بە ساحەی هێرش بردن بۆ ئێران ئەمان هەڵوێستی لە چارچەوەی عراقی شامان هەڵوێستی عراقە بەڵام بەنسبەتەوەی کە ئایا ئێران توانایی وەڵامدانەوەی لە دەستداوایانە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو تاڕادێکی زۆر بۆ تێنەگەشتنە کە ئەمریکا هەیەی ئەمریکا و ئیسرائیل دیدگایان جیاوازە بۆ ئێران ئەم دیدگا جیاوازەش ئەو درزەی دروست کردووە کە ئێستا لە ئەو شڵەژاوی لە ناو دیدگا جیاوازەکە چی دوای وەڵامدانەوە کەشمان دیدگا جیاوازەکە دایمە ئیسرائیلەکان کە باسی ئێرانەکەن ئەڵێن ئەژدیها تەمان ئەژدیها ئەبێ سەری پان بکرێتەوە بۆیە ئیسرائیل لەگەڵ ئەوەیە ڕاستەخۆ لە ئێران بدرێ و سیستەم بگۆڕێ وە کۆتایی بەم سیستەمە بێ کە پێوترێ کۆماری ئیسلامی ئێران و سیستەمێکی جیاوازتر و لە پێناو گەشتن بەم دەربەم ئامانجی خۆیان هەر نەتیجە هەر دەرەنجامێکی لێ بکەوێتەوە هیچ گرفتێکی نییە چ لە دابشبوونی ئێران چ لە دۆخی بوون بە سووریایان لیبیایان بەریەکەوتنی سەربازی هێزەکان لە ناوخۆیان ئاراستەی ئیسرائیلی ئەم ئاراستەیە بەڵام ئاراستی ئەمریکی ئاراستەی ئەختەبوتە ئەختەبوت لە استراتیژی ئەمریکی شار ڕەنگی داوە و دوێنێ ترامپ بوتی وتی ئەمە بە هیچ جۆرێ نامانەوێ ئێران بڕوخێنین و نامانێ ئێمە لەگەڵ ئەویان کە لە ناو دەرونی سیستەمەکە کەسێکی تازە بێتە دەرەوە ئەمە دەلالت لەو دوو ئاراستە جیاوازاکە کە بۆ تێڕوانینی ئەم دوو هێزە لە ئێران استراتیژی ئەختەبوت کە استراتیژی ئەمریکیە پێی وایە کە ئێران ئەبێ پەڕووباڵ بکرێن نینۆشی بکرێەوە بێتەوە ناو سنوورەکەی خۆی و ڕیفۆرمێکی گەورە لە ناوخۆی خۆیان بکە بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژئاوایە بۆیە بە بەرداوامی ئەوێ بەڵام ئێمە دایما ئەبینین لە بڕیارەکانە ئیرادەی ئیسرائیل سەر ئەکەوێ بەسەر ئیرادەی کۆشکی سپیە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکان بەلۆبی ئیسرائیلەوە هۆکارەکان بیستنیشی زۆرۆڵێکی هەیە بەڵێ هۆکارەکان زۆرن جۆن میرشایمەر کتێبێکی بەناوبانگی هەیە باسی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و لۆبی ئیسرائیلەکە لە زۆر چەند فاکتەرێکی گەورە باسەکە کە بە بەردەوامی ئیدارەی کۆشکی سپی ئەکەوێتە ژێر لۆبی و هەژمونی بڕیاری ئیسرائیلەوە و بڕیارەکانی تا ڕادەیەکی زۆر لە بەرژەوەندی ئیسرائیلە و بڕیاری ئەم جەنگە بەشێکی زۆری کۆنگرێزمانەکانی ناو ئەمریکا تەنانەت بەشێک لە ناو کۆماریەکانیش هەمان قەناعەتیان هەیە کەم جەنگە لە پێناو بەرژەوەندی ئیسرائیل ئاکرێت چونکە ڕۆیای ئەمریکی واضح نییە بۆ ئەم جەنگە سپارت بۆ وەڵامدانەوەی ئێران و وەڵامدانەوەکەی و ناوەندی بڕیار هەندێک وا خوێندنەوە دەکەن ناوەندی بڕیاریان لەدەستدا بێ بۆ وەڵامدانەوەش توانای وەڵامدانەوەیان و هێرشکردنە سەر وڵاتانی عەرەبی بڵنگ بکەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبی بەڵێ خۆی ئەو ڕاحەتی ئەوەی کە تۆ شەهید ببی و شەهادەت تەڵەبی کە قوڵایەکە ئەگەڕێتەوە بۆ ئاینزای شیعە و بەشێکی زۆر لەوانەی کە لە ڕابردوو شاو فەرماندە سەربازیەکانیان هەمیشە تەمەنای ئەویان کردووە کە شەهید بن ئەمە لە ڕووی منطقی سەربازیەوە لە ڕووی منطقی دەوڵەتداریەوە تەماشای بکەی منطقێکی هەڵەیە ئەوەی کە ئەوان بۆ خۆیان حەز بەواکەن کە مەسەلەن شەهید ببن لە جەنگا ئەمە گەڕێتوانێ بۆ ئەوەی کە ئەگەر تۆ شەهید بی لە جەنگاوە لە بەرەیەکا کە پێ دوایە حەقا ئەو خوێنەی کە ئەڕژێ کاریگەری و لێکەوتێکی زیاتری هەیە لەوەی کە بمێنیتەوانێ و بەشێک لەو پرۆتۆکۆلە ئەمنیانەی کە نەگیراوەتە بەر لە ئەوەی کە پێی ئەوترێ ماڵی ڕابەر بەشێکی گەڕێتەوە بۆ ئەمە و بەڵام بەواقعی ئەگەر بۆ ئەمڕۆ خوێندنەوەی بۆ بکەی نەچێتە چارچەوەی لایەنگیری خوێندنەوەکان بۆ کورد ئەمڕۆ زۆر گرینگە بە بێلایەنانە و هەوڵی کوردبوونی خۆی باوە لە پێناو بەرژەوەندی خۆیان بێ ئێمە بینین کوژرانی ڕابەر کۆمەڵی لێکەوتەی گەورەی هەبووە بۆ ناو خۆی ئێران ڕەنگە ئیسرائیلەکان پێیان وا بووە کە ئەگەر ڕابەر لە ناو ببرێ
سیستەمەکە لە سەری سەروانەیە تووشی حاڵەتی داڕمانە بێ مەسلەی زۆر بیریان لە مەسلەی داڕمانی سیستمی سەربازی و پێکهاتەی هێز لە ئێرانە کردوتەوە بەڵام لە ناوبردننی ڕابەر کۆمەڵێک دەستکەوتی هەبوو بۆ ئەم جەنگە یەکەم دەستکەوتی ویانزیان بۆ دەستکەوتی هەبوو مقنعەتم وایە دەستکەوتیە بۆ دەستکەوتەکان چۆنە یەکەم ئێرانیەکان وڵاتێکی زۆر هەستیارن بە مەسلەی داگیرکاری بە مەسلەی جەنگ یعنی یەکێک لەو دەوڵەتانەی کە زۆرترین هەستیاری هەیە بە هێزی بیانی و بە داگیرکاری و بە هێرشکردنە سەر وڵاتەکەی ئێرانیەکانن خەڵک بەڵێ بەڵێ بە کۆی خەڵکی ئێران ئەم هەستیارێ بە تەواتی ڕەنگی داوەتەوە بۆیە بینی مەسلەی لەم کاتەیە بە پێوە کوژرانی ڕابەرەکەیان لە ناو ئۆفیسی کارکردنیا هێزێکی زیاتری داوە بە خەڵکی ئێران و هەمویان شەوان لەسەر شەقامەکانن ئەمە باسی کورد ناکەین ئەمە هاوسەنگی ناوچەی کوردی ناوچەیەکی تا ڕادەیە جیاوازترە فەرقی هەیە ئەمە ئەوە دەرونی سیستەمەکەی یەک خستووە ئەم یەکخستنی دەرونی سیستەمە لەم قۆناغەیە بۆ ئێران گرنگێکی زۆری هەیە لە ڕووی جەنگی دەرونیەوە جەنگی دەرونی کە پیشانی جیهانی بداوە پیشانی بەتایبەتی ئیدارەی کۆشکی سپی بدا کە ئێوە ئامانجەکەتان نەپێکاوە تا خەڵکی ئێمە هەمویان شەوان لەسەر شەقامەکانن و لە پرسە و لە ماتەمجێڕینی ئەو ڕابەرەیان کە ئێوە پێتان وابوو بە کوشتنی سیستمی ئێرانی هەڵەوەشێت ئەمە یەکێک لە هۆکارەکان دووەمینیشیان ڕێخستنی بەرەی ناوخۆ ئەوان ڕەنگە قماری گەورە کە کردبێتیان لەسەر ئەوە کردبێتیان کە ئەو ڕەوتە جیاوازانەی کە لە ناوخۆی ئێرانە هەن ئیسلاح تەڵەبیان ئەوانەی کە ڕیفۆرم خواستن و خواستی ئەوانەیە لەگەڵ دایما لەگەڵ ئەمریکایە دانوستان بکەنیان بگەنە ڕێکەوتنێکی گشتگیر لە ناوبردننی ڕابەر ئەمانە ئەتوانێت کەسێک لە دەرونی سیستەمەکە بێتە پێشەوە توانای ڕێکەوتن و نزیک بوونەوەی هەبێ لە ئەمریکا بەڵام ئەم جۆرە مردنا و ئەم یەخستنی شەقامی ئێرانی ڕێگرە لەوەی کە هیچ لایەنێک لەلایەنە جیاوازەکانی ناو پێکهاتەی دەسەڵاتی ئێرانی چۆن ئەڵی ذاتی ئەوە بکە کە دەستپێشخەریە بکە بۆ نزیک بوونەوە لە ئەمریکا ئەمە دووەم سوودی سێم سوودی لەم یەکخستنەی ناو دەرونی سیستەم یارمەتی دەرە بۆ ئەوەی کە بە زوویی نظامەکە هەموو ئەو ئیفرازاتانەی هەموو ئەو لە ناوچوونانەی کە لە ناو دەرونی هێزە سەربازی و هێزە سیاسەکانیان ڕوئەیە بە زووی پڕی بکاتەوە بن پێم سەیرە ینی ئەمریکیەکان ئەوە لە جەنگی 12 ڕۆژە ئەوەی کە تۆ لە یەک ڕۆژە 25 بۆ 30 سەرداری سوپا و 25 زانای ئەتۆمیان لە دەستداوە لە ماوەی 24 ساعتا سەرجەمی پۆستەکانی پڕکرایەوانەیە لەوە ئەوە ئەزمموی ئەویان وەربگرتایە کە لە ناوبردننی ڕابەری باڵا کاریگەریی نابێت لەسەر بڕیاری سیاسی لە ناوێرە باش پس بۆ خەڵک ئێستا خۆپیشاندان ناکە بڵین داواکاری نەتەنیەوە ترامپێ لە ترسانە یاخودەکو بەرەزوتی لەو بارودۆ خەڵکیێران ناوێ کاتێک کە شەردەژی وڵاتەکەی خۆپیشاندان کامیانە ترسە یان ئەو بارودۆخێ ڕەنگە ترسیش یەکێک بێ لە هۆکارەکان بەڵام ئەوەی ئەبینرێ من لە شوێنێکی تریشکا حەکیم باسی ئەوم کردووە ئێمە بەشێ لەبەر ئەو هەژمونەی کە ڕۆژاوا لە میدیایە هەیەی بە شێوازێکی هاوسنگ هەواڵەکان نایەنە دەروان ینی ئێمە ئەو خۆپیشاندانانەی ئێران نابینی کە لە شارە جیاوازەکان لە ئیسفهان و لە یەزد و لە ئەردەبیل و لە تاران و لە مەشهەدەکەی بەشێک لە پرۆسەی دواخستنی ناشتنی ڕێبەریشان بۆ ئەوە ئاگەڕێتەوە کە وجودی ئەو خەڵکە زۆرە لەسەر شەقامەکان بمێنێتەوانێ و ئەمە پەیامێ بێ بە ئیدارەی کۆشکی سپی بۆ پاشەکشەکردن بەزوو میدیای ئەمریکی کە بەرەزوتت مامەڵایان چۆنە ئێستا شەوی ڕابردوو هەواڵێک بڵاوبووە لە میدیای ئەمریکی لە ئاکسیۆس و زۆر میدیای دیکە کەوتیان هەزاران چەکداری کورد لە ئێران ڕاپەڕی دەبێت چۆن مامەڵ لەگەڵ میدیا بکرێت لە کاتی جەنگدا و ئایا دەکرێت بکرێ بە سەرچاوە چکە زۆر خەڵک هەیە بڵێن وەری دەگێڕێ زمان دەزانێت دوای شتێکی بۆ خۆی بۆ زیاد دەکات و دەیکا بە خوێنەوەی خۆی بۆ بارودۆخەکە خۆی شتێکی یاساییە دەوڵەتێک کاتێکەوێتە جەنگانە میدیاکەی لە خزمەتی ئیستراتیژی دەوڵەتەکەی خۆیان بێ و هەموو ئەو میدیا بەناوبانگانەی کە ئەمڕۆ ئێمە جویان لێگرین و ئایانکەین بەسەر چاوە بۆ هەواڵی خۆمان پشتێکی زۆریانە و میدیای ئەمریکین بۆ یەکەمترین هەواڵ دێتە دەروانەیە کە
باسی لاوازیەکانی ئەمریکا بکایان باسی ئەگەر ئەو بە جۆرێک تەفسیری ئەو تەحلیلی دۆخەکە بکاکە لە دژی ئیدارەی ئەمریکی بێ بەڵام ئێستا بابەتێکی کە میدیای ئەلکترۆنی و تۆڕی کۆمەڵایەتی ڕۆڵێکی زۆر جیاوازتر ئەبینێت چونکە ئەمە ئەوان ناتوانن کۆنتترۆلی بکەن بۆیە ئەو داتا و زانیارانی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دێتە دەرەوانێ و ئەو پۆدکاستانەی کە شەوان دێتە دەرەوە لە ناو دەرونی ئەمریکاوە بەشێکی زۆر لە ئینفلوێنسەرەکان لە کەسە بەناوبانگەکانی ئەمریکا باز لەواکەن شڵەژاوێکی گەورە لە ناو دەرونی کۆشکی سپی و کۆنگرێسی ئەمریکا هەیە سەبارەت بە جەنگەکە سەبارەت بە باش بە زۆر پلانی جەنگەکە بەرز پێت وایە لە پلانەکەەوە لە 72 کاتژمێر ئێران ناوبەرن ئەوێستا پلانی بی ئەوێ هێز چەکدار بکرێن باسی چەکدارکردنی هێزی ئۆپۆزیسیۆنی کولی ئێرانی دەکرێت دەبێت چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ ئەم پرسە بڵێن ئێستا لە ئێران ئۆپۆزیسیۆنی بەلوجمانەیەوە ئۆپۆزیسیۆنی عەرەبەکانی هەوازمانەیە لەو شوێنە هیچ مجۆڵێک کراوە ئایا دەبێت کورد دەست پێشخەر بێ کورد چۆن مامەڵی لەگەڵدا بکە بەنسبەتی ئەوەی کە استراتیژی مثلەن جەنگەکە چۆن ئەبێ ئەوە باسمان کرد کە ئەوان بەرنامەکەیان بۆ جۆرە بۆ تەبیعی ئەم سیستمی ئەمریکی بە تەبیعەتی خۆی بەرگەی جەنگی درێژخایەن ناگرێ و ئیسرائیلیش بە هۆکارێکی تر بەرگەی جەنگی درێژخایەن ناگرێت و ئێران لەم ڕاستیە تێگەشتووە بە هەموو توانای خۆیەوەی جەنگەکە بەرەو ئاراستەیەکی درێژمەودایە بەرێ بلەم ئاراستە درێژمەودایە من سیستمی بەرگری ئەمریکا و ئیسرائیل گورزی گەورەیان بەرەکە بەڵام بەنسبەتیەوەی کە ناوخۆی ئێران کورد بکرێ بە سەری ڕمی گۆڕانکاریەکان کورچی دەست ئەکەوێت لەم نێوەندەیە ئەم هێرشەکەمە باسی ئەم شڵەژاوێمان کرد لە ناو ئیدارەی کۆشکی سپی خۆیانوە لە ناو کۆنگرێزوە لە ناو شەقامی ئەمریکیا هەیە و دوێنش کۆنگرێزمانەکان کە هاتنە دەرەوە لە کۆبوونەوە کە باسیەوەیان کرد ترامپ هیچ ڕۆیایەکی وازەحی نییە خۆشی نازانێت چێوێ مەسەلەن ڕۆژێ پشتیوانی ڕەزا پەهلەویەکە و ڕۆژێ دژایەتیەکە ڕۆژێ لەگەڵ مجاهدین کۆبوونەوەکەن ئەو ئێستا هاتوون سنگەریان گواستۆتەوە بۆ پشتیوانیکردنی کوردەکان دەلات لەواکە کە ئۆپراسیۆنی یەکەمیان شکستی هێناوە و ئێستا بە هەموو توانای خۆیانەوە مەبەستیانەوەیە بتوانن پاساو بێنەوە بۆ جەنگەکەی خۆیان و ئەم پاساوێنانەوەی بە هەر بەهایەک بێ ئیدارەی کۆشکی سپی ئامادەیە کە ئەم بەهایی بۆ بدا باکە ئەوەیە کە بۆ نمونە بەشێک لە خاکی ئێران مەسەلەن کورد بڕواتە ناوەوە و بتوانێت بچێتە ناو کوردستانی ئێرانەوە تەبیعی ئێمە لەگەڵەوە جگرفتێکمان نییە بەڵام ئەم جەنگەکە بەم شڵەژاویە کراوە لێکەوتەکانی دیار نییە بۆ کورد و بوونی کورد بەسەری ڕمی چوونەناوەی ئێران هیچ گەرانتیەکیش نەدراوە بە کورد و دیار نییە داهاتوی سیستمی ئێرانی چی ئەبێ ینی تۆ لە ڕەسی سیستەمەکە کە ئەمریکایە نازانێت چی ئەوێ و ئەوێ بگا بەکوێ و بۆ ئەم هێرشە ناوخۆی ئەمریکا ئامادەیە نە کۆنگرێز ئامادەیە و نا هاوپەیمانەکانیشی ئامادە و لەم بینە کورد بکرێ بە سەربازی یەکەم بۆ چوورە ناو ئێرانەوانێ نازانی لێکەوتەی ئەم هەنگاوەی کورد چیە بێ ئەمە زۆر جیاوازە لە هێرش بۆ سەر عێراق زۆر جیاوازە ئێمە لە هێرشی سەر عێراقا سەدام حوسێن بەتاواتی ئیفریج ببوو و ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەبوو لە دەرەوە زنجیرەیە کۆبوونەوەی کردبوو هەر کوردیش نەبوو بەتەنیا بەڵێ هەر کورد نەبوو بەتەنیا ئەو ئۆپۆزیسیۆنە بەدەیان کارێکتەری کا بوو هەمویان لە ناوخۆی شار و وڵاتەکان ئەو ناوچەی کە باڵادەست بوون ئەتوانی بڵێ لە ڕووی ڕابەری ناوچەکانی خۆیان بوون مەسەلەن ئەو کۆبوونەوانەی کە ئۆپۆزیسیۆنی عراقی ئەنجامیان نابۆم لە کۆبوونەوەی لەندەن کۆبوونەوەی هەولێر هەر یەکێک لە بەڕێز خوا لە خۆشوو مام جەلال و کاک مەسعود و ئەحمەد چەلەبی و ئەیاد عەلاوی و بنەماڵەی حەکیم هەموو ئەمانە بەشدار بوون ئەمانە یەکێک لە خۆیان شرعێتێکیان هەبوو لە ناوچە و لە سنوور و لە وڵات و لە دەڤەری خۆیانە و ئێستا ینی ئەمریکا لەو ڕۆوە ناوخۆی عراقی بۆ ئامادە کرد بوو دووەم لە ڕێگای ئەنجومەنی ئاسایی شەوانێ بڕیاری جەنگیە و هاوپەیمانەتیشی گەورەی نێودوڵەتی دروست کردبوو بۆ هێرشکردنە سەر عێراق ینی لە هەموو ئەمانە ئەگەر تەماشا بکەی ئەم جەنگە ئێستا ئەمریکەکان خۆیان ئەڵێن ئێمە ئامادەین بۆ ئەم جەنگە و لەگەڵ خودی پەیامەکانی ترامپ ئەم جەنگە یەک ناگرێتەوە فێرت ئەمریکایەکەم یا با پێکەوە ئەمریکایەکی گەورەتر دروست بکەیتوانێ و بەشێکی زۆری دەنگدەری ئەمریکی ئەو دەنگدەرەیەکە لەبەر ئەوە دەنگی داوە بە ترامپ کە دۆخی ئابوووریەکەی باشکە
ئەو بەڵێنانەیە کە لە کەمپینی هەڵبژاردنە وتێتی ئەمریکا لە سەرەتا بۆ ئەمریکا و ئەمریکایەکی بەهێز دروستەکەین دۆخی ئابووری باشەکەین. ئێمە لە چەند ڕۆژی پێشوو لە کۆبوونەوەی ساڵانەی کۆنگرێسا بینیمان ترامپ لە ماوەی ئەو کاتژمێر و نیوەی کە قسەی کرد زۆربەی زۆری باسی خۆی کردوە باسی دۆخی ئابووری ئەمریکای کرد کە توانیوەتی نرخی بنزین بێنێتە خوارەوە مریشک و هێلکە و هەموو ئەم بابەتانە ینی زیاتر قسەکردنی ناو کۆنگرێسی ئەمریکا قسەکردنێ بوو لەسەر دۆخی ئابووری ئەمریکا خۆی و باشکردنی دۆخی ئابووری تاچی ئەمریکا و ئێستا ئەم جەنگە دیار نییە چەندێک زیان لە دۆخی ئابووری ئەمریکایە و چەندێک درێژ ئەبێ و ئەم جەنگە شەقامی ئەمریکا بەرەو کوێ ئەگەیەنێ و ئێمە بیرمان نەچێ ینی ڕنگ بێ کۆنگرێس بتوانێت ترامپ دەستی ترامپ ببەستێتەوە لەم جەنگە باشکە ئێستا داوای بوجە ئەکا ئایا مەسەڵەن کۆنگرێس ژێرباری پەسەندکردنی بوجە بۆ جەنگەکە. باش بەزەوەی کە باست کرد بۆ منە ئەگەر شتێکی واڕوودا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێکە بڵێن ئیسرائیل و ئەمریکیەکانەوەیە کە خەڵک لەوێ زۆر قەتوعام بکرێ بۆی دوای پاساوێک کە بێ بۆ جەنگەکە ینی بۆ نمونە ئێران وەڵامی هەبێ لەوێ خەڵکێکی زۆر مەدەنی گیانە دەبزدەن بۆی کە بەگێکی بەسەردا بکەن لە ئاسینی و دەوڵەتی و لە کۆنگرێسە بڵێن خەڵک زۆر دەکوژرێ و ئەم هێرشە زۆرانەیە کرێتە سەرم ناوچە سنووریانە ئەم شارە سنووریەکان بانە سەقز جوانڕۆ پاوە تا ڕادەیە کرماشان بەمبەستی ئەوەیە وەکو ئیتماعی لایەنە کوردیەکان بکە کە بڵێ وەرن ئەمە بەشێکی چونکە ئەم لە بچەم شارانەیە باوەڕ ناکەم ئێرانەکان هیچ بابەتێکی لە ڕووی جەنگی استراتیژیاندا نابێ قوڵایی جەنگی استراتیژی مەسەلەن ئێران ئەم دەقەیەکە لەسەر موشک چڕ بۆتەوانێ من باوەڕم نییە هیچ لە ڕووی جەنگیەوانێ لە ڕووی دۆکترینی سەربازی ئێرانەوانێ بابەتێکی ئەو نەوردی لەو ناوچانەدا نابێت کە ئەوان بیکەن ئامان چۆ ئامانجەکانی زیاتر ئامانجی پۆلیس و پاسەوانی سنوور و ئەمانێت لەبەرەوە طبیعیە کە ئەم جۆرە لێدانە لێدانێکی ئیتماعیە بۆ ڕاکێشەرە و بانگێشکەرە بۆ ناوخۆی کوردستانی ئێران بەڵام لێکەوتەکەی چی ئەبێ گەرنتیەکان چین بۆ کورد لەم قۆناغەیە ئایا سیستەمەکە چۆن ئەگۆڕێ داهاتووی ئێران بڕیاری چۆن لەسەر درراوە هیچ جێکێک لەمانە دیار نین. باشازی بۆ هەرێمی کوردستان بەڕێزت باس لەوە کرد وەزیر دەرەوەی ئێران تەلەفۆنی بۆ نیچیمان بارزانی کرده بوو بۆ بافڵ تاڵەبانی کرده بوو تەلەفۆنەکەی ترامپیشە بوو مەسئول بارزانی و بافڵ تاڵەبانی هیچ دیارە تا ئێستا داواکاری ترامپ چی بوو ئایا هەرێم ببێتە بەشێک یاخود وەڵامیان بۆ وەزیری دەرەوەی ئێران ئەزانی هەرێمی کوردستان دۆخێکی زۆر تایبەتی هەیە بە تایبەتی ئەم دۆخە هەستیاری هەرێم لەم جەنگەیە بەتاواتی ڕوونە بێتەوە یعنی تۆ لەلایەکەوانێ ئەمریکا گوشارت لەکە ئەوە پەیوەندێکی درێژ دەیە لەگەڵ ئەمریکا و ئەم پەیوەندیە ینی ئێمە بەشێکی زۆری وا تەفسیر کراوە لە ڕابردووە پێگەی هەرێمی کوردستان کە مەترسی لەسەر بۆ ئەمریکا پاراستوێتی و ئەمریکا ئەو دەوڵەتەیە کە ناهێڵێ هەرێمی کوردستان لەول لاوااستر بێ و بەرامبەر ئێمە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقین ئێمە ئەگەر وەکو هەرێم بەشبین بە بەشێک لەم جەنگا کە نابین زۆر قورسە هەرێم بەبێ بەشێک لەم جەنگا عێراق لەو بەرەو فشارت لێک یعنی ئەگەر بە شێوەیەکی فەرمی هەرێمی کوردستان بڕاتە ناو ئەم جەنگەوانێ ئەبێ گەرنتی ئەوە بێ کە عێراقیش نەمێنێت چونکە عێراقی داهاتوش فشار لە تۆکە ینی دیار نییە لێکەوتەکانی ئەم جەنگە دیار نییە متغەیرەتەکانەوە گۆڕاوەکانی ناو ئەم جەنگەش گۆڕاوەکان زۆر زۆرە یعنی ڕۆژانە گۆڕانکاریان بەسەرادی لەبەرەوە باشترین هەڵوێستەوەیە کە هەڵوێستی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەڵێ ئێمە بە هیچ جۆرێک ناچینە ناو جەنگەوە و ئێمە هەوڵی ئاشتیین و عامیلی خێری بەڵام بەنسبەت ئەم هێزە کوردیانەوە ئەوم بە حەق خوان ێزان کە بڕۆنە ناو کورد مافی خۆیەتی بگا بە دەستکەوتەکانی زۆر چاکە بەس سەبارەت بە بڵێن وەڵامی ئێران ئەو هەموو وەڵامی بۆ بنکەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبیەتە ئەمڕۆ ئەزەربایجان بەڵێ بردومانی کردووە فڕۆکەخانەیەک وزان موشێکێکیان هاویش و بەرە و تورکیا ئەم هەموو بەرێکی یانێ و هەموو کردنەوەی ئەم هەموو بەرە سەربازیە کاکیم ئێرانیەکان قناعەتێکیان بۆ دروست بووە ئەو باجەی کە لە جەنگا ئیدەن کەمترە لەو باجەی کە لە دانوستانە قەرارە بیدەن بە ئەمریکیەکە ئەو ڕۆیایان لەلا دروست بۆ لەبەرەوەی ئێمە ئەگەر تەماشایەکی
دانوستانەکان بکەین ئەو هەواڵانی کە لە دانوستانەکان هاتوونە دەرەوانێ ئێرانەکان ئامادە بوون دوێنێ پێرێشەوە وەزیری دەرەوەی عەمان قسەی کرد تەمان وەزیری دەرەوەی عەمان زۆر باشە کە قسەی لێ وەربگری لە بەرەوەی دەوڵەتێکی بێلایەنە هیچ بەرژەوەندێکیشی نەبووە لەم جەنگە ڕۆڵێکی ئاشتی خوازانەشیدا وەزیری دەرەوەی عەمان لە مقابلەکە باسیەوە کاڵ ئێرانەکان ئامادە بوون کە پیتاندنی یۆرانیۆمیان بگێنە سەفر لەسەر میکانیزمێکی ژڕێ بکەون بۆ پرۆژەی ئەو ئەتۆمەی کە هەیەە ئەو یۆرانیۆمە پیتەنراوی کە هەیەە چۆن خاوی بکەنەوە تێم پرۆسەیەکمانێ پێوتێ پرۆسی ڕەقیقسازی ئۆرانیۆم ئەو ئۆرانیۆمی کە تۆ پیتان و دەگەیاندوتە بۆنە لە سایە 6 چۆنە یێنیتەوە لە سایە 1 و 2 3 ئەو پرۆسی ڕەقیقسازیش لەسەری ڕێبکەون و دووەمیان پێشنیاری ئەویان ناوە بە ئەمریکیەکان کە بێوە بەرهێنان بکە لە کەرتی وزەی ئێرانیە بۆ لە بەرەوەی ئێرانەکان قەناعەتێکیان هەبووە ئەگەر بێت و ئەم بڕوایان لەلا دروست بووە کە ترامپ پیاوێکی مامەڵە چییە ئەو مامەڵایەکە ئەوە ئەگەر ئێرانیەکان مامەڵی لەگەڵا بکەنەوە پێشنیاری ئەوەی بۆ بکەن کە بێوە بەرهێنان بکە لە ناو ئێرانە لە کەرتی نەوت و گازە ئەتوانن دووری بخەنەوە لە بنیامین نەتانیاهو بەڵام هەموو پێشبینەکانی ئێران تقریبا وا دەرنەچوو هەرچەنەوە خۆیان ئامادەکرد بوو بۆ ئەم جەنگە وا دەرنەچوو ئەم جەنگە ڕوویدا بەڵام فراوانکردنی جەنگەکەمە وەستم ئەخەمە لێرەوە سەر هەڵەیە لێرەوە سەر هەڵەیە ئێستا ئێران واقعێکی لەلا دروست بووە پێی وایە من جەنگی کۆتاییە ینی دەسوی لە ناوچەکە کرد بۆتەوە هاتۆتۆ ناو سنوورەکانی خۆی وام هاتنەوە ناو سنوورەکانی خۆی وە لە ڕووی ئابووریەوە ڕۆژ بە ڕۆژ گوشارەکانی زیاتر ئەبێ و ئەگەر چاوەڕێ بکە بۆ ئەوەی کە لە ڕێی دیبلۆماسیەوە بگاتە دەر ئەنجامێک ئەوە لە داڕمێەوە تووشی ئەو داڕمانە بێ کاتی خۆی لە سۆڤێت ڕوویە ئەو لە بەرەوە بێ پێی وایە ئەو قەناعەتی خۆیەتی پێی وایە بێم جەنگە بکوام جەنگێکی وجودیە بۆی و پێشتریش لەسەر ئەگەرەکانی ڕوودانی جەنگ شەڕمان کرد باسمان کرد بەڵام بەنسبەت ئەوەی کە ئێران بۆ بەم جۆرە وەڵامەداتەوانێ ئێرە ئیسرائیل هیچێکە لەو دەوڵەتانەی کە لە ڕووی سەربازیەوانەی کۆمەڵێک تیۆر هەیە باوەڕی پێێت یەکەمە ئەوەیە کاڵێ بەشێکە لە دینەکە شێوەوەری گرتۆ لە کتێبی تەلمودەوە وەریگرتو ئاڵێ پێشەوەی هێرش بکرێتە سەرت تۆ هێرش بکە و چەندین کتێبیان هەیە لەسەر ئەم بوارە بۆ ئەو هێرشانەی کە ئیسرائیل لە ڕابردووە کردوێتە سەر زۆربەی دەوڵەتان و سەر ئێرانیش دوو جۆر هێرشن هێرشی پێشگیرانە هێرشی پێشدەستانە قەت نەبووە وەسەلەن تۆ ببینی هێرش بکرێتە سەر ئیسرائیل ئەوەی مەسەلەی 7 ئۆکتۆبر ڕووداوێکی جیاواز بوو لە سنوورێکی زۆر بچکۆلەترا کۆمەڵێک سەرباز چوونەتە ناو خاکی ئیسرائیل بەڵام هێرشەکانی ئێراندا ئیسرائیل بە بەردەوامی هێرشی یا پێشگیرانە بووە بۆی ڕێگری بکالەوەی کە ئەزانێ هێرشێکی حتمی ئەکرێتە سەری وەکۆ هێرشێکە کردە سەر فڕۆکەخانەکانی میسر لە ساڵی 1970 و ڕێگری کرد لەوەی کە ئەیزانی میسرەکان خۆیان ئامادەکرەوە بۆ هێرشێکی فراوان بۆ سەر ئیسرائیل و ڕێگری کردووە پەچی خست بە جۆری ئەمە جۆری یەکەمیان جۆری دومیان هێرشێکی پێشدەستانەیە ینی شەرنیە قرار بێ هێرشە بکرێتە سەر ئیسرائیلیان مەترسیان ئیسرائیل ڕۆبەڕووی مەترسیێکی وجودی بکرا بێتوانێت بەڵام هەر هێرشەکە ئەوەم هێرشەی کە کرایە سەر ئێران لەگەڵینە هێرشێکی پێشدەستانە بوو ینی بەشێکە لە استراتیژی سەربازی ئەمان ئەمریکا و ئیسرائیل دوو دەوڵەتن لە یەک نزیکێکی گەورە هەیە بە حکمی ئەو لۆبیەی کە ئیسرائیل لە ئەمریکا هەیەی و ئەمریکا زۆر هەموو تەکنەلۆژیای سەربازی خۆی لە زۆربەی هەموو کاتەکانە ئەدا بە ئیسرائیل بۆیە نزیکێکی زۆر هەیە لە ئاستی استراتیژی سەربازی ئەم دوو دەوڵەتە هەردووچیان ڕاستە ئیسرائیل لەسەر ناو لەسەر کەشتی جەنگی ئەمریکا قەناعەتی بە کەشتی جەنگی هەیە و زۆربەی استراتیژی جەنگیشی چکە خۆی وەکو جەزیرەیەکی دوور وایە لەو پەڕی جیهانەوانێ لەسەر کەشتی جەنگی بنیادنراوە بەڵام دوازە لەسەرم کەشتی جەنگیانە فڕۆکە بەرزە بنەوانێ بۆیە ئیسرائیلیش و ئەمریکاش بنەمای سەربازیان بنەمای هێزی ئاسمانیە ینی چۆنەڵی فڕۆکەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمەوەی کە ئێران بۆ بەم شێوە پڕگیرە پەلاماری ناوچەکەی داوە ئێرانێکە قەناعەتێکیانەیە کە بنکە و بارەگاکانی ئەمریکا لەم ناوچەیە ئیش بۆ بەرژەوەندەکانی ئەمریکاکەن ینی نەگەیش بۆ بەر بنکەی ئەمریکین و لە کاتی ڕوودانی هەر جەنگێکە کۆی ئەو بنکانەی کە ئەمریکا هەیەی داتا و زانیاریەکانیان ئەگوازنەوە بە سندکام و سندکامیش کۆی داتا و زانیاری و کۆمپیوتەرەکانی لە ژووری جەنگی ئیسرائیل ئاکرێتەوە بۆیە ئەو قۆناغی یەکەم پێی وایە کابێ بە شێوازێکی بەرفراوان
هێرش کاتە سەر بنکە و بارەگاکانی ئەمریکاوە بە جۆرێک لە جۆرەکان ڕاداری ئەمریکی لە ناوچەکە پەک بخا لەبەر ئەوەی کە موشکێک لە ئێرانەوە بەرزە بێتوانێت لە لەحظەی بەرزبوونەوەیەوە کە زەنگی ئاگادارکردنەوە لە ئیسرائیل لێدا بەشێکە لەو زانیاری و داتایانی کە ئەمریکیەکانی گوازنەوە بۆ ئیسرائیل و تازێستا ئەم بیرکردنەوەی ئێرانیەکان هەر معقولیەتی تیانە ماوە ئێستا لەبەروی ئەمریکایان خۆیان بە شێوازێکی ڕاستەخۆ هاتوونەتە لە ناو جەنگەکەەوە بە فعلیش کەشتی جەرال فۆرکە لەنگەری گرتووە لە نزیک ئیسرائیل هەر لەبەر ئەوەیە کە ئەمانە پێکەوە ژووری ئۆپراسیۆنی جەنگیان هەیە. باشە بەز وڵاتانی عەربی ئێستا خوێندنەوەی کێ دەڵێن ئێمە چەند ساڵە بنکەکانی ئەمریکا بەخێو دەکەین. ساڵی ڕابردوو ترامپات بۆ قەتەر و ئیمارات و سعودیە 5 تریلیۆن دۆلار پێشکەشیان کە دۆ بەرهێنان لە ئەمریکا بکەن. ئێستا بەس بنکەکانی خۆی دەپارێزێ وایە هیچ دەکا بە وڵاتانی عەربی جاری دیار نییە خۆی ئەو شڵەژاوی کە ئێمە لە سەرەتایە باسمان کرد بەشێکی زۆری وڵاتان کە بە شازێک ڕاستەخۆ نایەن ئەم جەنگەوە پەیوەندی بە ڕۆیای ئەمریکیەوە ڕۆیای ئەمریکی وازەح نییە. ئیسرائیلەکانیش دوێنە شەو ئەوەی کاڵە نیگەرانن لەوەی کە ئەگەر بێت و ژێر بەژێر گفتوگۆیەکە بێ ئەمە دەلالت لەواکە کە ئیداری ئەمریکیەوە بەتایب ئیداری جەنگ ماشینی جەنگی لە ناو ئیداری ئەمریکا دیار نییە چی ئەکە ئایا گفتوگۆوەکە ئایا ڕێیەکەوێت لەگەڵ ئێرانە ئایا ئەم شەڕەکە یەکلایەنە ئەوەستێنێ بۆیە دیار نییە بۆیە بەشێکی زۆری وڵاتانی عەربیش کە تا ئێستا نەهاتوونەتە ناو جەنگەکەوانێ پەیوەندی بە ڕۆیای خودی ئەمریکاوە هەیە واگەر ئەمریکیەکان بە وازەحی و بێنە ناو جەنگەکەەوە بۆ کۆنگرێز پشتیوانی بکە و بودجەی سەربازی بۆ دابینکە بەشێکی زۆری وڵاتانی کەش کە نیگەرانیانێ دێنە جەنگەکەەوە بۆ بە تایبەتی وڵاتانی خلیجیش ڕەنگە بە شازێکی ڕاستەخۆ بێنە جەنگەکە. بەڵێ سەبار بە تورکیا ترسی هەیە بڵێن موشکێکی بۆ ڕۆشتە بوو موشکێکی ئێرانی تورکیا ناوێت ئێران بڕوخێ؟ تورکیا لە ڕابردووە سیاسەتێکی سەیری هەبووە یعنی دوولایەنە بۆ لێ کاتا لە ناو عالەمە ئیسلامیەکە هەوڵیاوە کە پێگە و ڕۆڵ و نفوزی خۆی پارێزراو بێ و سوود وەربگرێت لەم پێگە و نفوزەی کە هەیەی بە تایبەتی لە دوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتانی خلیج و لە لایەکی کەشەوانەیە بە بەردەوامی قاچێکیشی لە پەیوەندیەکانی ڕۆژ ئاوایە بۆ ئەندامی ناتۆیە و پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگەڵ کۆی دەوڵەتانی ئەوروپیا بە بیرمانەتی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر وای لە تورکیا کرد کە بەرەی خۆی ساخ بکاتەوە کە لە چ بەرەیەکە تا ڕادەیە پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل سنووردار کرد و ئێستش گەشتونەتە ئاستی ناکۆشی و ململانەی لەفزی بۆیە تورکیا ناتوانین لەم خۆناغەیە پشتی ئەوەی پێبەستی تورکیا وەستاوە تەماشاکە هەڵوێستێکی تا ڕادەیەک محافظکارانەی وەرگرتووە ئەو بەرەی کە بەهێز بێ من تەسەور دەکەم هیچێک لەو دەوڵەتانی کە ئاچێتە بەرەی بەهێزەوانی تورکیایە هەر دەوڵەتێک بەهێز هەر دەوڵەت باشە سەبارەت بە ئەوەی کە سیستەمی بەرگری ئیسرائیل کە بڵێن ئەمریکیشە توانای نییە هەموو موشکێک بەرپەرزداتەوە کە دەگەنە تەل ئەویب و بڵێن شارەکانی ئیسرائیل طبعی دەوڵەتی ئیسرائیل کە دروست بووە بۆ خۆی لەسەر بنەمای مەترسی دروست بووە ئەوم بنەمای مەترسیە ڕەنگی یاوەتەوە لە کۆی دەوڵەتەکەیە و لە ناو تاکەکانیە ئێمە بیرمان نەچێ ینی ئیسرائیل یەک لەسەر هەشتای ئێرانە ئۆکو خاک و ئەم بچووکیەی وە لە ناو ئەم هەموو گرژی و ململانەیە لە ڕابردووە لە ڕووی استراتیژی سەربازی و قەنەعەتێکی بۆ دروست بووە پێویستی بەوەیە کە بەرگری ئاسمانی زۆر بەهێز بێ بۆیە ناوازەترین جۆری سیستمی بەرگری لە جیهانە کە دەوڵەتێک هەی بێت دەوڵەتی ئیسرائیلە لەبەرەوەی ئەو سنوورە خاکە بچکۆلەیە کە هەیەی ئەگەر بێت و هێرشێکی فراوانی بکرێتە سەر بە تاواتی خاپورە بێ لەبەر ئەوە پێویستی بۆ کە جۆرێک لە جۆرەکان ئەو سیستەمە بەرگریە بەهێزە کە جای بکاتەوە لە هەموو دەوڵەتانی جیهان دای بمەزرێنەوە ئیسرائیل خۆی سێ لایە سێ خەت سیستمی بەرگری هەیە و سێ خەت سیستمی بەرگریشی لە ئەمریکیەکان وەرگرتووە بەڵام یەکێک لەو گرفتە ئەساسیانەی کە هەیەی ئەم سیستەمە بەرگریانە تاکەی توانای وەڵامدانەوەیان هەیە دیارە تاکەی توانای وەڵامدانەوەیانێ بەشێکی زۆری ئەوانەی کە چاودێری بواری ئاسایشی نێودەوڵەتی قەنەعەتیانەیە کە سیستمی بەرگری ئیسرائیل لە باشترین حاڵەت تا توانای 20 ڕۆژ وەڵامدانەوەی هەیە ئەمریکیەکانیش بە هەماشیەوە بۆیە قۆناغێکم ئێران چۆتە جەنگێکەوە پێوتە جەنگی نامتەقارن دکتۆرینی سەربازی سپای پازداران لەسەر جەنگی نامتەقارن بنیاد نراوە چونکە پێکهاتەکانی جەنگێکی مۆدێرنی نییە مثلەن فڕۆکەی سەربازی نتوانی وە لە هیچ دەوڵەتێک وەربگرێ و سیستمی بەرگری نتوانی وە لە هیچ دەوڵەتێک وەربگرێ
ئەوەی کە هەیە پێگاتێکی ناوخۆیە خۆی دروستی کردووە و حاڵەتێکی هەیە کۆی دۆکترینی سەربازیەکەی لەسەر موشک بنیاد ناوە کە لەسەر موشک بن لەگەڵ درۆنی هەرزانبای و ئەو قەنەعەتی وایە کە ئەبێت مەرحەلە قۆناغی یەکەم بە بەهاو بە تێچوێکی زۆر کەمی ئێرانی خەسارەتێکی زۆر گەورەی ملیاران دۆلاری لە وڵاتانە بە کە لەگەڵ ئێرانە شەڕەکە ئەمە قۆناغیکەم قۆناغی دووەم لەبەر ئەم هەرزانیەی کە پرۆسەی دۆکترین سەربازیەکەی خۆی لەسەر بنیانراوە توانای ئەوەی هەیە بەرامبەر کە کەمتر ئەتوانێت دروست بکات چونکە بۆ لەبەرەوەی زۆر تەکنەلۆجیە زووتر کۆتایی بێ بۆ ئێرانە بۆیە بەشێک لە هۆکارەکانی کۆتایی هاتنی جەنگی 12 ڕۆژە ئەوە بوو کە ئیسرائیلەکان پێیان وا بوو کە هێواش سیستمی بەرگریەکان توانای وەڵامدانەوەی نابێت بۆ ئێمە بینیمە لە 8 ڕۆژی کۆتایی جەنگی 12 ڕۆژە ئێرانەکان ڕۆژانە هەڵدانی موشەکانیان کەم کردبوو بۆ 1 دانە بۆ 2 دانە چکە پێیان وا بوو 8 ڕۆژی یەکەم بە ژمارەیەکی زۆر درۆن و موشەکی کروز و بالیستیکیان ناروتە ئاسمانی ئیسرائیل و سیستمی بەرگریەکە تا ڕادێکی زۆر پەچی کەوتووە و موشەکی نەماوە توانای وەڵامدانەوەکەی زۆر هاتوۆتە خوارەوە بۆ یتر ڕۆژانەیە نایەمە یەک موشەکی هایپەرسۆنیکی فەتاحیان 2 دانە. باشە کاتمان کەمەوە بەسەبارەت بە کەمتر لە 5 خولە گەروی هورموز ئەمریکا ناتوانێت کۆنتترۆلی بکە ئێستێرەن کۆنتترۆلی کردو مادام ئێستا ئەمریکا دەڵێم و هێزی دەریایی ئێرانمانە نابردووە خۆی ئەمریکا یعنی ئەگەر بتوانێت گەروی هورموز بەو جۆرەی کە دوێنێ شەو بانگەشەی بۆکە کۆنتترۆلیکە ئەبووە بیتوانێت بنکە و بارەگاکانی لە ناوچەکە کۆنتترۆلکە چکە کۆنتترۆلکردنی بنکە و بارەگا لە سەر وشکانی لە ڕووی سەربازیەوە زۆر ئاسانترە لەوەی کە تۆ کەشتێکی جوڵا لە ناو دەریایە کۆنتترۆلکی هەرچەند ئەوم پێم وایە قەنەعەتەکەی لەسەرەوە دروست بووە کاڵی هێزی دەریایی ئێرانمان لە ناو بردووە بۆیە ئەتوانین گەروی هورموزیش کۆنتترۆلکی پێ دوێ دەتواننەوە بکەن ئەگە بیانتوانی بێدەیان کردووەیە خۆی قەنەعەتم نییە ئێران بیەوێ لە سەیاسە گەروی هورموز دابخە ئەوێ ریسکی هاتوچۆکردن بەرێتە سەرەوە طبیعی ئێمە ئەو کۆمپانیانەی کە کۆمپانیای گوێزەرەوەی نەوتن لەگەڵ کۆمپانیای دڵنیاییەکانە ئەمانە لە کاتێکا جەنگیان ئاڵۆزی هەبێ هەم نرخی گواستنەوە هەم نرخی ئەوەی کە پێوتە ئینشورانس دڵنیایی زۆر ینی زەربی 300 ئەبێ فلەبەرەوە نرخی نەوت و سوتەمەنی گرانتر ئەبێ بەڵام با ئەبێ بە تەماشاکی بزانین ئێران مەبەستێتی بە تەواتی دایبخات چونکە داخستنی تەواتی گەروی هورموز فشارەکە لە چینیش بەڵام یەک بابەت هەیە ئێرانەکان پێش ئەم جەنگە 50 بۆ 60 ملیۆن بەرمیل نەوتیانە بۆ لە ئاوەکانیان نەفرۆشراوە ئەم نەوتانە هەمووی براوەتە کەناراوەکانی چین و دراوە بچین بۆ لەبەرەوە پێش وەختە نەوتی داوە بچین نا هەر بە بۆنەی ئەم ئاڵۆزیەکانی ناوخۆیەوە نەیتوانی بوو بیفرۆشێت نزیک بە 50 ملیۆن بەرمیل نەوتی هەبوو و لە ئاو ئازادەکان ئێمە تەبیعی لە ئاوی ئازادا بەشێکی زۆربەی کات ئەم کەشتیەنەوە گوێزەرانە ئەم بێننەوانێ مابوونەوە نیان نەتوانی بیفرۆشن بەوەی ئاڵۆزیەکانوانێ چکە چین ڕۆژانە ڕێژەیەکی دیاریکراونەوتی لە ئێران وەرەگرت و ئەم نەوتانەی داوە بچین بەڵام خۆی بەشێکی گەورە لە هێرشکردنە سەر ئێران ئەفونکە بەشێکی گەورە لە گرتنی مادۆرە و هێرشکردنە سەر ڤێنزوێلا بخۆ ئامادەکردنی ئەمریکا بوو بۆ ئەم جەنگە چکە ئەمریکیەکان ئەوە جاری پێشوش باسمان کرد ئەمریکیەکان خۆیان ئامادە کردبوو بۆچی کە سیستم ینی ناوخۆی ئەمریکا تووشی شۆکی نرخی نەوت و سوتەمەنی بێ بەڵام جیهان ڕوبەڕۆی شۆکی دەستنەکەوتنی سوتەمەنی ینی فەرقەکە لەوەیە بووە بۆیە ڤێنزوێلاش بەشێک بوو لەو پلانەی کە ئەمریکا جا ئەو نەوتەی کە ئەمریکا خۆی چێکە لە گەورەترین هەناردەکارانی نەوت ڕۆژانە 13 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دێنێ نەوتی ئەمریکا بەشێکی زۆری نەوتی نێوان چینەکانی زەویە دەرهێنانی ئەم نەوتە تێچوێکی زۆری هەیە ینی بەشێک لاوەی کە ئەگەر نرخی نەوت بچێتە سەرەوانێ نەک لەوەی بە دیوێکا لە بەرژەوەندی سیستمی ئەمریکایە چونکە ئەم نەوتە کە تێچووی دەرهێنانی زۆرە تەنها لە کاتێکا دەرئێنرێ کە نرخی نەوت ئەچێتە سەرەوان سوپاس دەکەین کاکەتۆن ئەمادەمانکردی سوپاسیان مەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ